خوشکی بەڕێزم کاتێکە لە مەتبەخ خەریکی خواردن دروستکردنی برای بەڕێزم تۆش بە هەمان شێوە کاتێکە لە مەتعەمەکان و چێشتخانەکانە خواردن دروست ئەەکەی یا ئەچی بۆ سەفرەیەک خواردنێک دروست ئەەکەی یاخۆ تۆ نانەوای خەریکی نانکردنی خوشکی بەڕێز و برای بەڕێزم کاتە ئەو گەرمایە دەبینی بیرێ بکەرەوە لە ئاگری دۆزەخ بیرێ بکەرەوە لە ئاگری دۆزەخ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەندێک جار ئاگری دەکردەوە ئاگرێکی هەڵدەگیرسان ئەم لە دەستی لە ئاگرەکە نزیک دەکردەوە ئەی فەرموو یە ابن الخەطابی ئەلەکە عەلە هذا صەبر ئەی عومەری کوڕی خەطاب لەسەر ئەم ئاگرە تەحەموولەکەی هەتا لەسەر ئاگری دۆزەخ تەحەموولکەی تۆش ئەو گەرمایە دێ بەسەرتا تەحەموولی ناکەی بیرێ بکەرەوە ئایا من تەحەموولی ئەم ئاگرە ناکەم ئەبێت چۆن تەحەموولی ئاگری دۆزەخ بکەم چۆن بەرگەی ئاگری دۆزەخ بگرم بیرێ بکەرەوە بە خۆت تا بچۆرەوە خوشکی بەڕێزم ئەو ئاگرە گەرمە دەبینی خۆت داپۆشە چونکە لە دەیا حەدیثە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتەی سافیرە بێ و بمرێ ئەهلی دۆزەخە بە خۆت تا بچۆرە واز لە سافیرەی بێنە واز لە قژڕوتی و سەرڕوتی بێنە چونکە ئەوە سەقافەت نییە ئەوە ڕۆشنبیری و تێگەیشتن نییە ئینسان خۆی بخاتە ناو ئاگری دۆزەخەوە